بسم الله الرحمن الرحیم بەنای خۆی بەخشەی میهرەبان جارێکی تر بەخێرهاتنی هەموو لایەکەکەم و خۆشحاڵم کە ئەمە هەفتەی پێنجەمە و وانەی پێنجەمە ئیشەڵا ئەمڕۆ تۆز وەکو هەفتەکەی پێشووتر ئەبێ تقریباً تەرکیزەکەینە سەر گفتوگەکانی بینی خۆمان چونکە بەشەکە بەشێکی ناوەندیە لە دانانی بنەماکان و ئەو قسانەی کە دانانی بنەماکانی پەروەردەناسی ڕەخنەی وەکو قوتابخانێکی فکری ئەمان گوازێتەوە بۆ کۆمەڵێ وردەکاری کە بە درێژایی ئەم 4 هەفتەی پێشتر باسمان کردووە. ئەمڕۆ ئەنجا ئاماژەش بە هەندێک لەو پرسیارانە دەکەم کە هەفتەکەی ترکران و بە ئیمەیلیش چەند مامۆسایەک پێشتر هەفتەکەی پێشتر و ئەم ڕۆژ یەک دوو پرسیاری یەک دوو تێبینیان نردی شڵات تەرکیزە سەر ئەوە ئەەکەینەوە. هیوام وایە ئەو ڤیددیوانش کە دامناون لە یوتیوبەکە سوودی هەبێت بەوەی کە مامۆستای نەتوان بگەڕێنەوە سەری و سەیری ڤیددیۆکان بکەنەوە و گفتوگەکانیان ئەگەر لێ ڕۆشت بێت یان مەشغوڵیەکە شتێکەتوان بچنەوە سەری هەمیشە. لە بەشی پێنجەم و وانەی پێنجەم کە باسی ئەوە ئەەکەین بۆچی پەروەردەی ڕەخنەیی بۆ کوردستان گرنگە، بۆچی ئەم پەروەردەناسی ڕەخنەیە بابەتێکی گرنگە و بۆچی ئێمە ئەم کۆرسە وەرئەگرین و لەم کۆرسە ئامادە ئەبین و شەوانی دووشەمان خۆمان سەرقاڵەکەین و ئیشمان هەیە و ژیانمان هەیە و دێنە سەر ئەمە. هەڵبەت نیەتمان لێ هێناوە کە بەگشتی بەوەی کە هەیە ڕازی نین، بۆیە وەکو بڵێ نیەتەکەمان دیارە، بەڵامی تر ئەکرێت هەندێک جار هەتا خوی پێوە ئەگرین و هەتا بزەبت قەناعەتمان بە ئیشەکە دێ و هەتا ئەیبەسینەوە بە واقعی ژیانی خۆمانەوە کاتی ئەوێت هەر ئەوەشە وەکو چەند جار دووبارەی ئەەکەمون هەم نیەتی کتێبەکە و هەم نیەتی کۆرسەکەش. بەڵام ئەگەر بیرتان بێت لە سەرەتا کە قسەمان کرد و باس و خواستەکەمان دەست پێ کرد، ئاماژەم بە دوو کێشەی سەرەکی کرد لە هەرێمی کوردستانە، ینی قەیرانی پەروەردەیی و کێشەی پەروەردەیی و ئەمانە لە هەرێمی کوردستاندا ئاماژەی زۆری بۆ ئەکرێ، باسی زۆری بۆ دەکرێت، بەڵام لە ڕوانگەی منەوە و لە ڕوانگەی تەمەنەوەی کە لە کتێبەکەدا تعبیرم لێ کردووە ئاماژەم بە دوو کێشەی سەرەکی کردووە لە هەرێمی کوردستان و پێم وایە بنەمای کێشەکانی تر، بنەمای کێشەکانی پۆل، بنەمای کێشەکانی کۆمەڵگا، بنەمای کێشەکانی پەروەردە بەگشتی لە سیستەم و لە کتێب و لە مەنهەج و لە مامۆسایەتی و لە ئاستە جیاوازەکانە بەستومەتەوە بە دوو کێشەی سەرەکیەوە. کێشەی یەکەم باسی ئەوەمان کرد کە نەبوونی پرۆسەیەکی مەعریفی ڕەخنەییە، نەبوونی پرۆسەیەکی مەعریفی ڕەخنەیی، نەک پرۆسەیەکی مەعریفی. ئەمە لە کوردستان پرۆسەی مەعریفیمان هەیە، بەڵام پرۆسەی مەعریفی ڕەخنەییمان نییە کە لە درێژایی ئەو 4 هەفتەیەوە ئەمڕۆژ باسیەکەین و باسیشمان کردمە بەسمان لە ڕوانگەی ڕەخنەیی چییە و ڕوانگەی ناڕەخنەیی چییە و ئەمانە. ئێمە لە کوردستان پرۆسەیەکی مەعریفی ڕەخنەییمان نییە، بەمانای ئەوە ناکە هەر نیمانە و بڕاوەتەوە، بەمانای ئەوەی کە لە پێک هاتە ڕسمیەکان دانیمانە، لە پرۆسەی پەروەردەی ڕسمی دانیمانە. ئێمە لە دەرەوەی زانکۆکان و لە دەرەوەی پرۆسەی ڕسمی پەروەردەیی پرۆسەی مەعریفی ڕەخنەییمان هەیە و بەڵکو لە زۆر ئازدا زۆر چالاکیشە، بەڵام لە ناوناوەندە ڕسمیەکانی پەروەردەدانیمانە. ئێوە گەر بزانن و ئاگادار بن، من کە بەڵێن ئەو قسەی زۆر دەکەم پرۆسەی پەروەردەی ڕسمی، ناڵم پرۆسەی پەروەردەیی، دەڵێم ناوەندە ڕسمیەکانی پەروەردە، چونکە تەنها قوتابخانە شوێنی پەروەردەنی. ئەگە بیرتان بێ باسمان کرد لە ڕوانگەی ناڕەخنەییەوە بەڵێ بڕیارەکە وایە کە تەنها قوتابخانە و زانکۆکان ناوەندی پەروەردەینی تر بۆ نمونە شوێنی تر ناوەندی پەروەردەیی نیە، یان ئەگەر پەروەردەییش بێت زۆر حسابی بۆ ناکرێت، زۆر ئاراستەی سیاسی وڵات، ئاراستەی گشتی وڵات دیار ناکات. وەکو بڵێ ئەچێتە خانەی کەرتی تایبەتەوە، کەرتی تایبەت یا بازنەی تایبەتەوە، بەمانای ئەوەی بۆ نمونە ئێمە باسی پەروەردەی خێزان ئەەکەین، بەڵام پەروەردەی خێزان بڕیار لەسەر سیاسەتی دەوڵەت نادا،
بڕیار لەسەر سیاسەتی گشتی نادا public policy سیاسەتی گشتی public policy بە ئینگلیزی یعنی ژیانی عام ئاراستەی سیاسەتی حکوومەت ئاراستەی سیاسەتی دەوڵەت ئاراستەی ئەوەی کە ڕسمیە و حساب و اعتیباری بۆ ئەکرێ خەڵکی بۆ دائنیشن سیاسای بۆ دادەنرێ نازانم پارە و بودجەی بۆ سەرفەکە ئێستا ئێمە بۆ نمونە یعنی ئەگەر بزانن هەم ئێمە لەم کۆرسە و هەمیش لەسەر تەلەڤیزیۆن و هەمیش لە دنیا و لە کۆمەڵگەی کوردستان باسی گرنگی پەروەردەی خێزان دەکرێت بەڵام بودجەی بۆ تەرخان نەکراوە بۆ نمونە بەرپرسیارەتی پەروەردەی خێزان دراوە بە خێزان و بە دایک و باوکەکە ئیتر باشە خراپە چێ و چی نییە جگە لە قسەی گشتی و پەروەردەی خێزان وایە وامیمێتی قسەی ترمان بۆی نییە هەر ئەوەشە کە نیشانەی ئەوەیە کە پەروەردە لە کوردستان لەسەر ڕوانگەیەکی ناڕەخنەیە کە یەکێک لە بنەماکانی ڕوانگەی ناڕەخنەی تەکنیکی عەقلانی ئەوە بوو کە پێی وایە پەروەردە لە ناوەندێکی تایبەتدا ئیش دەکات و لە قوتابخانەدا هەیە و بازنەی قوتابخانە و بازنەی زانکۆ ئەمانە جایە لە بازنەکانی تر بۆ نمونە بۆ ئەوی فێری سایقی ببیت پەروەردە ببی وەکو سایق بچی دەورە بکەیت بەڵام خودی سایقیکردن کە لەسەر جادە نابێتە پرۆسەیەکی پەروەردە یعنی ها ئەگە بیتان بێ ئەو ئاماژەیەم کرد بۆیە لەو لەسەر ئەم بنەمایە کێشەیەکی سەرەکی لە هەرێمی کوردستان نەبوونی پرۆسەیەکی معریفی ڕەخنەییە لە ناوەندە ڕسمیەکانی پەروەردەدا ئەم کێشەیە ئەگەر نمونتان بێن بەڵگەم چییە بۆ نمونە بەڵگەم چییە بەڵگەم ئەوەیە کە ئێمە لە کوردستان و لە عێراقیش کۆلێژی پەروەردەمان هەیە بەس دەرسی پەروەردەمان نییە وانەی پەروەردەمان نییە و پەروەردە بەمان بۆ نمونە فەلسەفەی پەروەردە بۆ نمونە سیاسەتی پەروەردە بۆ نمونە دانانی منهەج دراساتی منهەج دراساتی پەروەردەیمان نییە ئەوەی کە پێوێتە دراساتی پەروەردەیی ئایسە بۆ نمونە ئێمە بەشی ئینگلیزیمان هەیە وانە شەهادەمان هەیە کە تۆ بەکالۆرس وەردەگری لە ئینگلیزی بۆیە ئینگلیزی وەکو بە ئینگلیزی پێوێتە دیسپلن وەکو بڵێ دیراساتی ئینگلیزی باشە کوردیمان هەیە زمانی کوردی دیراساتی کۆلێژی دراساتی ئیسلامیمان هەیە کۆمەڵناسیمان هەیە کۆلێژی زانستمان هەیە بەشی کیمیا بەشی فیزیا بەشی ماتماتیک بەشی ئەومان هەیە کۆلێژی پزیشکەکانمان هەیە بە جۆرەکانیەوە باشە هەندەسەمان هەیە بە جۆرەکانیەوە کارگەڕووی ئابووریمان هەیە بە جۆرەکانیەوە بەڵام کۆلێژمان نییە بەشی پەروەردە کۆلێژی پەروەردەمان هەیە بەڵام بەشی فیزیا بەشی کیمیا بەشی زانستەکان بەشی ئینگلیزی بەشی کۆمەڵایەتی بەڵام کۆلێژی بەشی پەروەردەمان نییە بۆ نمونە نیمانە یەکێک بڵێ من بەکالۆرسم لە پەروەردەیە یا بڵێ من ماستەرم لە پەروەردەیە یا بڵێ من دکتۆرام لە پەروەردەیە من ئیسە خۆم عەبدوڕەحمان من دکتۆرام لە پەروەردەیە لە کۆمەڵناسی پەروەردەی و سیاسەتی پەروەردەیە ئەوە دکتۆراکەی منە بەڵام من لە کەنەدا خوێندومە لە کوردستان کەسێک پرسۆری پەروەردەیە کە یا مامۆستایە یا لە کۆلێژی پەروەردە خوێندوێتی بەشێک لە بەشەکانی کۆلێژی پەروەردە ئەویش دەرسە عیلمی و وانەکەی خوێندووە بەڵام دەرسی هینی خوێندووە دەرسی کۆمەڵە دەرسی خوێندووە کە پەیوەستن بە پەروەردەوە بەڵام شەهادەکەی شەهادەی پەروەردە نییە مختص نییە پسپۆر نییە لە پەروەردەدا ئەوەی کە پسپۆرن لە پەروەردە بە ئازایەتی خۆیان و بە خوێندنەوەی خۆیان و بە گرنگی پێدان و بە نووسین و بە متابعە بە دوواداچوون بوونەتە پسپۆری پەروەردە مادەی پەروەردە نەبووتە مادەیەک کە بخوێنرێ ئێمە ینی تۆ سێکە کەرتی پەروەردە چەند کەرتێکی گەورەیە نزیکی 150,000 مامۆسای مەکتەب بەس مامۆسای مەکتەبمان هەیە 150,000 ئەنجا تۆ سێکە ینی لە کۆمەڵگەی کوردستان چەند ملیۆن ئێستا لە بەڕۆژ لە 8 بۆ 2 نیوەڕۆ با بڵین چەند ملیۆن کەس لە کوردستاندا پێوەی پەیوەستە بە مامۆستا و بە خوێنکار و بە بەڕێوەبەرەکان و بە بەڕێوەبەردەگەشتیەکان و بە ینی چەند کەس بەم پرۆسەیە مادەکە خۆی بەشێکیان نییە بخوێنێ لە کوردستانە مادەکەمان نییە لە کوردستانە نیمانە لە عێراقیش نیمانە لە وڵاتانی تر هەیە دیراساتی پەروەردەیی هەیە تۆ چۆنە چی ئەدەبیاتی ئینگلیزی خوێنی چی ئاش پەردە خوێنی
ئیتر هەمووی پەروەردەیە، نەک دانیشی علوم بخوێنی، زانستەکان بخوێنی، کۆمەڵناسی بخوێنی، هەر هەمووی دیراساتی پەروەردەیە. ئەو قسانەی ئێمە بۆ نمونە لەم کۆرسەدا دەیکەین یەکێکە لە دەرسەکان. 20 دەرسی تری وا هەیە، 40 دەرسی تری واشیان هەیە، ئەنواع ئەشکال شتیان هەیە. بەڵام لە کوردستانی ئێمە نییە. بۆچی نییە؟ لەبەرەوەی خودی پەروەردە وا لێک دەدرێتەوە کە ئەو شتەیە کە تۆ کە ڕێنماییەکان جێبەجێ دەکەی، ئەوەیە کە شتە مەکتەب و ئەو شتێک کە لێت داواکراوە دەیکەی و میتۆدەکان دەڵێیتەوە و بەپێی میتۆدەکان دەرسەکە دەڵێتەوە مەنهەجەکە دیارە بڕاوەتەوە، خۆ تۆ وەکو مامۆستا هیچت نییە، یعنی زیاد و کەمیکەی. بۆ تەنانەت ناتوانانی دەرس تەرکەی، با بڵێ من ئەم دەرسە ناخوێنم، یا بۆ منە بڵێ بەشی فلان بەش بە تایبەتی لەوانەی کە امتحانی ویزاری شتیان تێدایە، تۆ ناتوانانی بڵێ من ئەم کتێبە ناخوێنی کتێبێک ترە خوێن. ئەگەر بڕێ بدە کتێبێک دەستکاری بکەی بیگۆڕی، ئەبێ لەسەرەوە بڕیار و شتی وەزیری بۆ بێنین با بڵێ. بۆیە ئێمە پرۆسەیەکی معریفی ڕەخنەییمان نییە کە پێناسەی معریفە بکات، کە ڕۆژانە بای تا ئێوارە مناقەشەی ئەوە بکە کە معریفەت چییە و چی نییە. یعنی ئێمە لە ڕۆژی یەکەمەوە کە ئەچینە مەکتەب کە تەمەنمان 5 ساڵ و 6 ساڵە هەتا ئەو کاتەی تەخەڕوجەکەین لە هەندێک بەش نەبێ، لە هەندێک بەش نەبێ وەکو بەشی فەلسەفە و ئەمانە پرسیارەوە ناکرێت کە معریفەت چییە، چۆن دروستە بێ، گۆڕانکاری بەسەردادێ بەسەردانایە. ئەگەر بیکەین لە دەرسێکا دەیکەین تت ناکەینەوە، یعنی لەوەچە لە ساڵێک وەرزێک دەرسێکمان هەبێ باسی ئەو شتانە بکات، باسی فەلسەفەی پەروەردە بکات، باسی فەلسەفەی معریفە بکات، ئێتر دوای ئەوەتە ناخوێنی، تر دیارە معریفە خۆ پێویست ناکە تۆ قسەی تێدا بکەیت و باسی بکەیت معریفەت چییە و چۆن و تیۆریەکانی چی و پێویست ناکە 4 ساڵی پێوە سەرف بکەیت، 3 ساڵی پێوە سەرف بکەیت، یعنی هیچ ئیسفادەی نییە، سوودی بۆت نییە. ئەوە دیارە معریفە، ئەوە کتێبەکەی خۆ قابلە لەبەرەوەی کە ئەم ساڵ دەرسێک هەیە باسی ئەوەکە کە معریفەی ناو کتێب نییە، خۆ ناچن ئەو هەموو چاپەی کتێب کە لە وەزارەتەوە چاپ کراوە بچی بیسووتێنی و هەڵی ئەوە بودجەیەکی زەبەلاحی ئەو چی، یعنی تۆ قسەی تیا ناکەیت، پێویست ناکە ڕەخنە لە معریفەکە بگریت. ئەمە کێشەی سەرەکی، یعنی یەکێک لە کێشە سەرەکیەکان. ئەمە پەیوەستە بە کێشەی دووەمەوە. کێشەی دووەم معریفەی خۆماڵی پشتگوێ خراوە. یعنی چی معریفەی خۆماڵی پشتگوێ خراوە؟ یعنی ئەو شتێکی ئێمە وەکو خەڵکی ئەم ناوچەیە، وەکو خەڵکی هەرێمی کوردستان پێیدا تێدەپەڕین، نەبووتە بەشێک لە بەشەکانی ناو کتێبەکە، نەبووتە بابەتێکی لە بابەتەکانی مەنهەج. بۆ نمونە نەبووتە ئەنی ئەزمموی ژیانی خۆمان لەم وڵاتە نەبووتە جێگەی توێژینەوە و دوای قبولکردنی یا چوونە ناو مەنهەجەوە. یعنی باس تامان قسەکە لێرە باسی ئەوە نییە لە پۆلێکدا کرا یان لە توێژینەوەیەکدا کرا، بەڵام ئێمە لەسەر بنەمای توێژینەوەیەکی زانستی لە هەرێمی کوردستان ناچین کتێبەکان بگۆڕین. لە کتێبی زانست، ناوەڕۆکی کتێبی زانست لە درێژایی خوێندنی زانکۆش و خوێندنی پێشزانکۆش لەسەر بنەمای توێژینەوەکانی کوردستان نەکراوە. ئەم هەموو توێژینەوانەمان هەیە لە کیمیا، لە فیزیا، لە ماتماتیک، لە ئینگلیزی، لە چی و لە چی و لە چی نەبوونەتە بەشێک لەوەی کە ئێمە لەسەری بخوێنین. هەمیشە چامان لەوەیە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە وڵاتانی تر بەچی گەیشتون، ئێمە ئەبدەیتی کتێبەکانی خۆمان لەسەر دۆزینەوەکانی ئەوروپا و ئەمریکا بنیاد دەنین. تەنانەت جارێکی تر باسمان کرد، تەنانەت کە ئێمە لە کوردستان بەس هەزاران ساڵە کشت و کاڵەکەین، بەڵام ئەبێ بزانین لە تەکنۆلۆژیای کشت و کاڵ لە وڵاتانی تر چۆنە بۆی ئێمە بین لێرە بەشی کشت و کاڵ بخوێنین. بۆ نمونە لە سەناعە وەستامان هەیە 50 ساڵە مەکینەی سیارە ئەکاتەوە. ئەو معریفەیە نەبووتە بەشێک لەوەی کە بچێتە کتێبەوە بزانین ئەزمموی ئەم کەسە چۆن ببێتە بنەمایەک لە بنەماکانی خوێندن و فێربوونی هەندسەی میکانیک. با بڵێن بۆچی وایە؟ بۆچی ئێمە معریفەی خۆماڵی، تەمەن لە هەفتەی داهاتووی شەڵا بە تایبەتی باسی چێتی معریفەی خۆماڵی ئەکەینەوە، بۆچی
معریفەی خۆماڵی بەلامانەوە گرنگ نییە و نەبووتە ینی دۆزینەوەکانی وڵاتی ئێمە ئەزمونونەکانی وڵاتی خۆمان و میلەتی خۆمان نەچونێت ناو کتێبەکانەوە بۆچی لەبەرەوەی پێمان وایە معریفە دیارە ئەوەیە کە لە کتێبەکان هەیە ئەوەیە کە لە ئەوروپا دۆزراوەتەوە ئیتر پێویست ناکات ینی تۆ کە شتێک دیار بێ و تەکنیکی بێ و ئەوان ئەیکەن و باشە و کۆریای باشوور و نازانم سنگافورا و فینلەندا و کەنەدا و ئەمانە ئەیکەن و چاکن و پێشکەوتونەتی بۆچی ئێمە ینی سەری خۆمانی پێوە بێشێنین بۆچی بچینە ناو پرۆسەیەکی ڕەخنەییەوە بۆ ئەوی بزانین معریفەت چییە چۆن دروستە بێ و چییە کاوچی ناکەوەدا دیارە ینی بۆیە دێنەوە سەر کێشەی یەکەم کە ئێمە پرۆسەیەکی معریفی ڕخنەیمان نییە بۆچی معریفی ڕخنەیمان نییە لەبەرەوەی پێمان وایە معریفەکە دیارە و ئەمەی کە لە ژیانی خۆمان و لە ژیانی ڕۆژانە و ماگانە و ساڵانەی ئەم خەڵکە دەگوزارێت پەیوەندی بە معریفەوە نییە ئەوە پێشگوێ خراوە ئێمە هەرەوەیە چاو لە خەڵکی تر بکەین زانین چۆن وەکو ئەوانمان لێ دێت چۆن پێشکەوین ئەنیها ئەبێتەوە بازنەیەکی خولاوت تۆ کە بە شێوەیەکی ڕەخنەیی مامەڵە لەگەڵ معریفەدا نەکەیت مەجبوری معریفە بهێنیت کە معریفەشت هێنا و چاوت هەمیشە لە ئەوروپا و ئەمریکایە ئەوەی کە لای خۆتا ڕوودەدا پشتگوێی دەخی گوێی نادەیتێ ئێکە ئەوەشت گوێ نەدایە پێویست ناکە بیری لێ بکەیتەوە پێویست ناکە دانیشین بیرکەنەوە بزانین ینی چی تۆ معقول نییە تۆ 30 ساڵ ئیشێک بکەیت ئەم ئیشە پێش نەکەوێت نەچێتە ناو ئەوە نەخوێنرێت نەیخوێنی ئێمە وەکو چیرۆکە خوێنین وەکو بڵین دۆی دادە ڕژاوە دادە دۆ دروستەکە ئیتر بیر لەوە ناکەن عیلمی دۆ دروستکردن نەبووتە عیلم نەبووتە معریفە نەبووتە شتێکە بچێتە ناو کتێبەکانەوە بۆیە کێشەکان ئاوایە ئێکە تۆش معریفەت وابوو هەر ئیشت ئەوێت تەکنیک یانی تەکنیکی مامەڵەکردن لەگەڵ معریفەکەدا بەگەڕ بخیت شتێکی دیکەت نییە بۆیە دوو کێشە سەرێکەکەی کە ئاماژەی پێدەدەم ئەو دوانن نەبوونی پرۆسەیەکی معریفی ڕەخنەیی کە دەبێتە هۆی پشتگوێخستنی معریفەی خۆماڵی و ئەزمموی خۆماڵی ئەزمموی ئەم وڵاتە بۆچی ئەزمونەکەش پشتگوێ ئەخرێ لەبەرەوەی ئێمە ناچینە ناو پرۆسێکی معریفی ڕەخنەیی و بیری لەکەین و بزانین ئەم معریفەیە کە ئەم خەڵکەی ئێمە کە ئەم ئیشانە دەکەن و چەندین ساڵە کەسێک ئیش کاسپێک دەکا ئیشێک دەکا شتێک دەکا چۆن ببێتە بەشێک لە مەنهەج پێمان وایە ئەوە نابێت لەبەر بیری ناکەینەوە بۆیە ئەکەوینەوە ئەم خولانەوەیت ئەم خولانەوە ئەکەین بۆیە ئەم بەشەی کە ئەمە بەشی پێنجەم تەرکیزە لەسەر ئەوەی کە گرنگی پەروەردەناسی ڕەخنی ئەوەیە کە ئەم قاڵبە ئەشکێنێت کە ئەم قاڵبەیشکان دیتە تۆ کۆمەڵشتی دیکە تێدە بەردەست بەرحاڵ دەچینە سەری بەڵام حەزم کرد بە نمونە باسی شتێک بکەم کە سەلمێنەری ئەم کێشەیەکە یا ئەم کێشەیەکە لە دوو لایەن پێک هاتووە ئێستا 30 کەسمان لەگەڵە 30 کەس حەز دەکەم بەشداری بە ئێوەش بکەم مامۆستایان پرسیاری ئەوە بکەم چەند مامۆستایە هەر مامۆستایە کە لە کۆلێژی پەروەردە خوێندوێتی یان بەشداری لە کۆرسی پەروەردەییدا کردووە یان سپۆڕێکی لە پەروەردەدا هەیە یان وەکو بڵێ خوێندوێتی یانی لە کۆلێژەکانی پەروەردە بە تایبەتی چەند کەس یا کێ ئەوەی بیستووە بلومز تاکسۆنۆمی بلوم دابەشکارنا تاکسۆنۆمی نازم بە کوردیی پێڵێن وازم دابەشکاریەکان یا پلەبەندیەکانی بلومی پێدرێ یا پلەبەندی بلوم چەند کەس لە ئێوە بلوم ئەناسی یا بیستوێتی یا خوێندوێتی بۆی چاوەڕێی وەڵام ئەەکەم بزانین هەرەمەکەی بلوم بەڵێ مامۆستا کاروان ئەبوو بەکرد هەرەمی بلوم هەرەم زۆر باشە خۆی تەمان سلااو پەروەردەتی بەڵێ هەرەمەکەی بلوم لە 6 ئاست پێک هاتووە باشە تەمان مامۆستا زەهرا دەڵێ مامۆستا سەمیرش دەڵێ من زۆر باش مامۆستا شنۆ خوێندوومەتەوە زۆر چاکە دەستان خۆش بێت هەرەمی بلوم تقریبا 1 2 3 4 5
باش کێ حەز دەکات بۆمان باس کات کێ حەز دەکات بۆمان باس کە هەرمی بڵوم چییە؟ ئەمجارە تاکسۆنۆمی بە ئینگلیزی پێوتر بلومز تاکسۆنۆمی ناڵێ بلومز پیرەمید هەرم یعنی پیرەمید بۆچی دەڵێن هەرم؟ پێم سەیرە یعنی بە کوردی هەرمی پێدەوترێ یا بە عەرەبی پێوترێ هەرم. بەرحاڵ مامۆستا کاروان ئەکرێ ئەگەر حەز بکات یا هەر مامۆستایەکی دیکە. دکتۆرەزان بە عەرەبیەکەی تەصنیفی بلۆمی پێوترێ. تەصنیف بەڵێ تەصنیف پۆلێنەکانی بلۆم بڵێ. بەس مامۆستایان چەندیان زۆرینیان دەڵێن هەرم دەمێ بزانم بۆچی دەڵێن هەرم ئەنجارە بۆشمان شەرحکەن مامۆستا حەزەت کێشێ بەمان باسکە کە هەرمی بلوم چییە یا تەصنیفی بلوم و پلەبەندی من نەموت هەرەمەتم پلەبەندی عەرەبیەکەی بە تەصنیف هاتووە. ڕاستە مامۆستا بەدرێگە کەس نەبوو مەگەر جەنابەت حەزەت کێشی. کاکتۆر وەڵاهی ئەوەی کە لەسەری خوێنوومەتەوە بۆم کە مستەوایەتی معریفە دابەشەکە بۆ جاری ئەساسن بۆ دوو ئاستی مستەوای بەرز و مستەوای نزم تەفکیر العليا وتفكير الدنيا كأله أدنى مستوى معرفة تذكره كوي كيما إيشي لسركين هكا أدنى مستوى معرفة إيشكين هو كا خد كارشتي كتبي ودواي كليت برسية وبيري بيتوا دواي أو مستوى فهم تيجيشتنيا بيري هنا بيركوتنا وتيجيشتن والتطبيقيش هلا مستوى الدنيا دعني كما أستي معرفة نزمة دواي تطبيق تحليل يعني تركيب بالنسبة لكم بطاينية تحليل تركيبه يا تقويم أصلا قاعدين تقويم برسرين مستوى معرفة يعني أوا لبندي أكاتو لأدنى مستوى معرفة وأبو أعلى مستوى معرفة أشياء كأدنى تذكر أعلى مستوى تقويمه أصلا قاعدنا باش مامۆستا ئاسۆش بە هەمان شێوە هەرزانین پاشان تێگەیشتن پاشان ئەنجامدان پاشان ئەی دوای کەواتە بنەماکەی یەکەمەکەی با بڵێین بەوەی کە کراوە یەکەمەکەی زانینە پاشان شتەکانی ترەوانە بەڵێ زانین بەڵێ معریفە ئەی کۆتاییەکەی چییە؟ مامۆستا کەسێکی تر ئەگەر وەڵام بداتەوە وەڵا حەزەکەم لە خزمەتانی مامۆستا دروستکردن و شیکردنەوە مامۆستا ئاسۆ دەڵێ دروستکردن و شیکردنەوە تركيب وتحليل أي دواي دروس كردنو شي كردنو تشيه دواي تركيب وتحليل تقويمه أصلا قاندن أنا هيدا دلي زانين وأصلا قاندن يعني أي كوتايا كي تشيه سرتاكي زانين بو بيرهات نوا بو بله كوتايا سرتاكي بيرهات نوا كوتايا كي تقويم أصلا قاندنا أي دواي يعني أو شش مستوايا التي بشش مستوى تذكر فهم كاربي كردن على تطبيق كاربي كردن عفوا تذكر فهم تطبيق تركيب تحليل تقويم أو شش كانت البورة من المداخلة كم عفونك بويا بهرم باسي كاب ما بس يويا تو شكرناوها الصنعانية بوين كي بنيادي اشتهى كي باشان دستكي ببروسو أنجانداني اینجا دوای تێگەشتن و ئەگەیتە بنەمای زانین یعنی زانین چۆن لوپ و ترۆپکی هەڕەمەکەیە ئەوەی من لی تێگەشت بووم ئەوەیە ئەی دوای ئەوە چی دێ یعنی مەسم لەوەی دیارە پلەبەندیەکە شتێکە یەک لە دواییەکە بیدایەتەکەی گوترا کە بیرهاتنەوەیە وانێ مامۆستا بەڵێ بیرهاتنەوە تێگەیشتنە مامۆستا باش مامۆستا زەهرا نووسیوێتی باید هاتنەوە تێگەیشتن جێبەجێکردن ئەنجامدان شیکردنەوە پێکهێنان هەڵسەنگاندن ئەی دوای هەڵسەنگاندن چییە؟ لوتکەی هینە هەرامەکە کە بڵین هەرام لوتکەی هەرام هەڵسەنگاندنە بەڵێ زۆر چاکە دەستان خۆش بێت مەبەستان تەبعەن ئەگەڕێینەوە سەر ئەوە مەبەستان ئەمەیە واني ما مستعان بله بله كاتو بالضبط تقريبا هو كتب انجليزيه مش تقريبا هو بله اوي اما خوندراو اني خوندو تاعنا
بەڵی کاکتۆر ببوورە و ئێمە تقریبان ئێمە و خۆمان بەداداچوومان بۆ کردووە من دەرزێکی تڕۆتە دروستمان بینی دکتۆر یاسین هەڵەبجە ئەو تقریبانیگە پێی ناساندین خۆمانشمان لەسەر خوێندەوە وەگەڵێ بە دوایە ڕۆشین ئەگیراوە پرۆسەی پەروەردە و ئەوانە خوێند بێت ماوەکو عیلم نەوەڵا شتیوانە بەڵێ فەرمون مامۆسای ئەوەی بەشی خواری خوارەوە واتە بیرهێنانەوەی زانیاریەکانە دووەم دانە درکردنە بۆ بابەتانی کە یان خوێنی ئەپلاین واتە بەکارهێنانی ئەو زانیاریانی کە فێری بوون بەڵام بە ڕێگایەکی جیاواز ئەناڵایزین واتە دابشکردنی چەمکەکان بۆ چەند بەشێک و تێگەیشتن لە پەیوەندی نێوانیان ئەوی تریان بڕیاردان و هەڵسەنگانە لەسەر بنچینە بەشی سەری سەرەوەی پێکۆبەستنی زانیاریەکانە بە ڕێگایەکی نوێ ینی ئەوە هەموویەتی بە پوختەی هەر شەژ ئاستەکە زۆر چاکە دەست خۆشە مامۆستا کەسی تر هەیە ئەمەی نەدیبێ یا شتێکی تری دیبێ تقریبەن ئەوانەی ئەو مامۆستانی کە بەشدار بوون هەمووی بەمە شارەزان مامۆستا شەیمایە مامۆستا سەمیرەیە مامۆستا زەهرایە مامۆستا ناهیدەیە مامۆستا ئاسۆ مامۆستا شنۆ دێڵ ئازام مامۆستا بەدیە دێڵ بەڵێ لەگەڵ مامۆستا کاروان زۆر چاکە دەستان خۆش بێت طبعاً من لە کۆلێژی لە هەندێک سەرچاوی نوێ حوتەمیشی وەزات کراوە بە داهێنان 1 2 3 مامۆستا زەهرە دەڵێ هەندێک سەرچاوی نوێ ئەو سەرچاوە نوێ لە کوردستانە مامۆستا زەهرە داهێنان مامۆستا زەهرە داهێنان باش بەرحاڵ دەستان خۆش بێت طبعاً من هەندێکە لە کۆلێژی پەروەردە مامۆستایەتیم دەکرد و ئەمانە زوو باسی بلوم ساکسۆنۆمی ئەمە هەر باز دەکرا بەپێی ئەوە واو بەپێی ئەوە واو ئەمانە ئەو بەڵام هەمیشە هەستم کرد کێشەیەکم لەگەڵ ئەم سێگۆشەیە هەیە لەگەڵ ئەم هەرەمە هەیە ینی هەرچەند ئەم سیرمەک هەرچەند بەو شێوەیە کە باز دەکرا سیرم دەکرد و چونکە نەم خوێندووە نەم دەتوانین قسەی لەسەر بکەم یا بە تایبەتی نەم خوێندبووە بەس بینی بوو مامۆستایان چەند جار باسییان نەکرد کاتی خۆی کە منیش لە تروق تەدریس و شتەکە بەشداریم کرد دوای ماستەرەکە ئەینیشت شەرحیان کرد و بەیان باس کردین و بەو شێوەیە کە هەمومان دەیزانین یعنی باسییان کرد بەس بەوەی ئەوەی کە من پێش دکتۆراکەش بوو پێشەوەی پسپۆری لە مەسەلەی پەروەردەناسی ڕخنەی وەرگرم و حەزم لەوە بێ بە تایبەتی هەر هین بووم ینی هەر تۆزێ بەو بەلای پەروەردەناسی ڕخنەیدا دەچووم زۆر کاریگەر بووم بە پاولۆ فرێرەش کە یەکێکە لە بنەما کەسایەتیە دامەزرێنە نابەتەنیا بەس وەکو بڵێ بناغەدانانی پەروەردەناسی ڕخنەی کریتیکەڵ پێداگۆژی دامیشە کێشەم لەگەڵ ئەم بلوم تاکسۆنۆمیە هەبوو نەک لەبەرەوەی من مهم و من چاکم ئەوان نا لەبەرەوەی ڕوانگەم بە پێش ئەوەی بە تەواوی شکل بگرێ و خۆم یەکلاییکەمەوە ڕوانگەیەکی ڕەخنەیی بووە زیاتر هەستم کرد تەبیعەتم لەگەڵ یاخواردەتی و قەناعەتم پێهاتەوە و هەڵبەت خوێندنی ماستەرەکەشم لە دنیا و لە شوێنێک بووە هەرچەنە باسی کریتیکەڵ پێداگۆجی نەبووە بەس ئەو ئاراستە و ئامانجەی هەبووە و لەسەر ئەو بنەمایە هین بۆکو بڵێ بەریەکەوتنم لەگەڵ ئەم بیر و بۆچ و نوشتانە هەبووە بۆیە هەمیشە کێشەم لەگەڵ ئەم بلوم تاکسۆنۆمیە هەبووە یان بەلای کەمی بەو شێوەیەی کە لە کوردستانە باسەکرێ تا پار بوو پێرار بوو هەرموت ئەم خەلەلێکی تایە هەستەکەم لە کوردستانە ئەم مەسەلەیە بە تەواوەتی باس ناکرێ یان بەو شێوەیە نی یان کێشێکی تایە و باس ناکرێت تا دەستندای کتێبم کردەوە سیرەکەم نووسراوە پێداچوونەوەی پێداکراوە و دەستکاری کراوش حتی تەنانەت شکڵەکەشی جیاواز بوو گوتم و ئەخیرا الله خۆش کرد دیارە ڕاستم کرد کە ئەمە بەو شێوەیە کە هەیە کێشەیەکی تێدا قسەکەی من لێرە لە چییە ئەمێ باسی ئەوە بکەم کە بلوم تاکسۆنۆمی لە وەزم پەنجاکانەوە لە کێوە هەیە ینی
و بەلای کەمی ئەوەندەی من ئاگادار بم خۆم وەکو خۆم نزیکی 15 بۆ 20 ساڵێکە لە کوردستان من ئەی بیسم و لە دەورە هەیە و باسەکری و ئەمانە ئەوەی بەلامەوە سەیرە ئەم هەموو خەڵکەی کە لە دەورەکانە دەیڵێنەوە ئەوانەی کە پسپۆری پەروەردەین ئەوانەی کە لە زانکۆکان لە خوێندنەکانی تڕوخ تەدریس و دکتۆر فلان و پرۆفیسۆر فلان و نازانم چییە و ئەم هەموو خەڵکە باسی بڵۆ تاکسۆنۆمیەکان نیانتوانیوە ئەم سێگۆشەیە بگۆڕن دەستکاری کرد خوێندنەوەیەکی تریان بۆی هەبێت خوێندنەوەیەکی دیکەیان بۆی هەبێت تۆ 20 ساڵ لەگەڵ شتێک دابی هەر دووبارێکیتەوە وەکو خۆی وەکو تووتی هەر بیڵیتەوە وەڵام مادەم سێگۆشەیە لەوە چێ کابرا من دەرفەت نەبوو کتێبەکەی خۆم داونلۆد کردەوە لە بەس دەرفەت نەبوو هینیکەم بەڵام دیارە بلوم بەو شێوەیە شکڵەکەی داڕشتووە بە شکلی سێگۆشە لە کوردستان لەبەر ئەوەی ئێمە پرۆسەیەکی معریفی ڕەخنەییمان نییە بۆیە ئێمە پەنا نابینە بەر ئەوەی باشە من لە کوردستانم 15 ساڵ 20 ساڵ لە دەرسەڵێمەوە و باسی پلوم تاکسۆنۆمی ئەەکەم و ئەی خوێنم و سەیری ئەەکەم و ئەمانە بۆچی کە سەیری دەکەم هەست ناکەم ئەمە مەرج نییە وابێت کێشەی تێدایە بۆچی ناچم دیراسەیەکی بکەم و بیخوێنەوە بڵێم ناکرێ وابێت یا ڕوانگەیەکی دیکەم بۆ هەیە بۆچی نایکەین لە کوردستانە ئارگومنت و قسەکەی من ئەوەیە کە ئێمە ڕوانگەیەکی تەکنیکی عەقلانیمان هەیە ئەوە باوە لە کوردستانە تەسلیمی ئەوەین کە مادەم بلوم بە هەرم کردوێتی بە سێگۆشە کردوێتی ئیتر من هی ئەوانەی قسەی تیا بکەم یعنی من قەناعەتم بە معریفەی خۆم نییە هی معریفەی خۆماڵی دانیشم پێداچوونەوەیەک بە بلوم تاکسۆنۆمیدا بکەم و کێشەکانی باز بکەم بە تایبەتی بەو شێوەیەی کە لە کوردستان نەباوە شتێک ئارگومنتەکەی من ئەوەیە شتێک کە هەڵقڵاوی مێژوو ئەزمموی خۆمان نەبێت و پیانەوە پێیوەست نەبێت پێویست ناکە بیری لێ بکەینەوە پێمان وایە بلوم تاکسۆنۆمی بلوم ساحێبێتی بلوم خۆی چۆنی وت و ئەبێت تۆ وای نەقڵکەی وای باسکەی وای لەبەرکەی ئاوا قەنەعەتی پێبێنی تەنها ئێمە لەسەرمانە پێڕەوی بکەین بلوم توێتی ئەوە دوایی ئەوە دوایی ئەوە دوایی ئەوە دوایی ئەوە تەمام من نەتوانم یعنی هەرچەنە لەوە چ سوێنم نەکەوێت ئەگەر سوێن خۆم بڵێم بلوم وای نەیوتووە ئەمە دوای ئەوە دوای ئەوە بەڵام وا ڕۆشتووە لە کوردستانە تەنانەت واشی گوتبێ ئێمە چۆن لە کوردستاندا بەگشتی با پرۆفیسۆر بین و با 20 ساڵ بێ شەهادەی زانکۆمان هەبێت دەورە بڵێنەوە و هینکەینەوە بای ئەوەندە ئیزنمان بە خۆمان نەداوە پێداچوونەوە بە بلوم تاکسۆنۆمیدا بکەین یا خوێندنەوەیەکی دیکەی بۆ بکەین ئێمە تەنها لەسەرمان بۆ پەیڕەوی بکەین قسەکە لێرە لەوەیە ئەگەر ئێمە کۆمەڵگەیەکی وابین تەنها پەیڕەوی ئەوە بکەین کە هەیە چ جۆرە کۆمەڵگەیەک دەبین تەمان ئینشەڵا مناقەشەیەکەین ئەمڕۆ ڕۆژانی دیکەش بەس حەز دەکەم هەمیشە ئەم پرسیارەتان لەلا بێت و کتێبەکەش سەبتایتڵەکەی چییە؟ پەروەردەی دیموکراتی و گۆڕانکاری کۆمەڵایەتی یەکێک لە بنەما هەڵوێستەکانی پەروەردەناسی ڕەخنەیی ئەوەیە کە باس لەوە دەکا ئێمە کە باسی معریفە دەکەین و قسە لەسەر پەروەردە دەکەین چ جۆرە کۆمەڵگەیەکین و دەمانەوێت چ جۆرە کۆمەڵگەیەکین بۆیە مامۆستایان با من هەر بە گەڕانێکی سەریعی گوگڵ کۆمەڵێ شێوەی دیکەی بلوم تاکسۆنۆمیتان پیشان بدەم ئەمەش نووسراوە چی بلوم تاکسۆنۆمی ڕایتان چۆنە لەسەر ئەمە پێشتر ئەمەتان دیوە مامۆستایان هەر کەس پێم خۆشە بڵێ ئاخۆ ئەمەتان دیوە کەس باسی کردووە بۆتان لە کوردستانە کەس ئەم شێوەیە باسکە دەڵێ بلوم تاکسۆنۆمی ئەمە دێتە پێشچاوت کە هەرەمێکی بە عەکسەوە بێت و بەشی سەر ترۆپکی نەبێت بۆ نمونە ها ترۆپکەکەی پانە ترۆپکی لە خوارەوەیە مامۆستاشنۆ دەڵێن نەخێر مامۆستاکاران دەڵێن نەخێر ڕێمەمبەرینگ لە خوارەوەیە
ئەندرستانی ئەمانە بەڵام کریێتینگ و ئیڤالوێتینگ و ئەنەلایزینگ بەیەکەوەن لەسەری سەرەوەن ماسە شێماش بە هەمان شێوە. بۆچی لە کوردستان ئێمە نەمانتوانی ئەو هەرەمە عەکسکەینەوە بۆنم؟ هۆکار چییە؟ بۆچی خەڵکی تر ئەتوانێت؟ خۆ بڵم خۆی نەیکردووە خەڵکی تر کردویانە. نەک ئەوە تەنانەت ئەپلایینگ ئەبینن سێ بازنەی تێکەڵ کراوە تەنانەت ئەپلاینیش خۆی پرۆسەی خۆی هەیە ئەوی شکڵێکی تایبەتی خۆی لەوچ ئەویش هەرەمێکی تر و شکڵێکی تری هەبێت. ئەی ئەمەش خۆ بڵوم تاکسۆنۆمیە نووساوە ریڤایزد پێداچوونەوە. ئەی ئەمە هەرەمە بەڵێ بەڵام پێچەوانە دەبێتەوە بە بڕوای من ماسەهرە دەڵێ بەڵێ پێچەوانە دەبێتەوە بە بڕوای من بە پێ عەقڵ و ئاگایی پرۆسە بیکردنەوەی مرۆڤەکان بگۆڕێت. بەڵام ماسەزارە مەبەستم مەبەستەکە تێنەگەیشتم دەستکاری گۆڕەکە بە تاکە کەس ناگۆڕێ ماسە ناهیدە مەبەستە چییە مامۆستا دەستکاری و گۆڕانکاری بە تاکە کەس ناگۆڕێ بلوم تاکە کەس بوو ئیشەکەی کرد دەکرێت کە تاکە کەسێکیش بێت کەمتر بیر ڕخنیمان هەبووە. ئەمە نەک هەرەم نییە بەڵکو هەر بە شێوەیەکی تر شکڵەکە دانراوە وانە ریڤایز کراوە گۆڕانکاری یاکوڵی پێداچوونەوەی بۆ کراوە شکڵەکەشی گۆڕا بۆ لەبەر ئەو کەسەی کە بە هەرەم تێی ئەگات من خۆم کێشەم لەگەڵ هەیە کە بە شکلی هەرەم بێت هەر لە بیدایەتەوە ببێ ئەوی شارەزاژمم بەس نەمێراوە قسەی تیا بکەم نەمێرا باسی گوتم نانەبام جارزانم بزەبت خۆی چییە بەڵام جارێکیان کتێبێکم کردەوە سیرەکەم نووسراوە پێداچوونەوە بە شکلی باز نەکراوتم گیان شکور ئەڵەڵامیش ئەوە دەڵم بەلای منەوە بازنەیە نەک هەرەم بەس لە کوردستان یەکەم بەگشتی ڕوانگەی ئێمە سیستەمی وڵاتی ئێمە سیستەمی بیرکردنەوەی ئێمە سیستەمی هەرەمیە بۆیە هەرەم ئاسان وەرەگرین و لەگەڵی ئەوەستین چەقە بەستین تەواو ناتوانین لێ دەرچین بۆچی یەکەم بەگشتی پرۆسەی معرفی ڕەخنەییمان نییە بەگشتی نیمانە بە تایبەتی لە ناوەندە ڕسمیەکانە کە شەهادەی پێوەردەگرین کە ئیعتیباری هەیە مامۆستایان حەزەکەم لەو شتە تێبگەن لە دەرەوەی زانکۆ و خوێندنگەکان پرۆسەی ڕەخنەییمان هەیە و پێشکەوتووە فەرهەنگمان پێشکەوتووە زانستیشمان پێشکەوتووە بەڵام ئیعتیباری نییە تۆ شەهادەی پێوەرناگری یعنی تۆ پێی نابی بە شت کەمێک هەندێک خەڵک هەن لە دەرەوەی زانکۆ پەیمانگاکان شتن خەڵک قسەیان گوێ لە قسەیان دەگرێ بۆ نمونە ئێمە مامۆستای دکتۆرای لە زمان و ئەدەبی کوردی هەبێ نیمانە زۆر کەممان هەیە ڕۆمان نووس بێ بەڵام ئەوەندەی بەختیار عەلی و ئەوەندەی عەتانەهایی و ئەمەندەی کێوکێ کاریگەرانە سەر ئەدەبی کوردی هەیە پرۆفیسۆرەکانی زمان و ئەدەبی کوردی نیانە بۆیە لە دەرەوەی زانکۆکان ئێمە فەرهەنگمان زۆر پێشکەوتووە چونکە پرۆسەی ڕەخنەییمان هەیە بەڵام لە ناوەندە ڕسمیەکاندا پرۆسەی ڕەخنەییمان هەیە تا ئەو ئاستەی ئێمە بەلای کەمی 30 ساڵ 40 ساڵ لە باسی بلومز تاکسۆنۆمی ئەکرێ کەسێک نەبوو بڵێ ئەرێ ئەم تاکسۆنۆمیە بە شێوەی هەرەم بێ لەوە ناچێت تەواو بێ من هەست ناکەم ئەمە شکڵەکە هەرەمی بێت تەواوە بەڵکو ئەکرێ بازنەیی بێت ماسەکاراندا مامۆستا کێشە گەورەکە ئەوەیە مامۆستا تەنها زانیاری وەرئەگرێت و ناوێت بە شوێن بنچینەی زانیەکاندا بگەڕێت نەک تەنها بە شوێن بنچینە یەکە گریمان بنچینەکەش نەبوو من ئێستا باسی نمونەی خۆمت بۆ دێنم و نەک لەبەرەوەی من مهمم جارێکی تر لەبەرەوەی هەستم کردووە هەر لە بنەماوە ڕوانگەی ڕەخنەیی لەگەڵ تەبیعەت و باگراوند و شێوەی خوێندنی من گونجاوە کە باسی بلومز تاکسۆنۆمی کراوە هەستم کردووە ئەم بلومز تاکسۆنۆمیە بە شکڵە سێگۆشەکەی هەرەمیەکەی خەلەلێکی هەمیشە لە خەیاڵی خۆمە بە بازنەیی دیومە جارێکیشان لە کتێبێک لە زانکۆی تیشک کتێبێک بوو کتێبی نازانم بەخواچی بوو سیرەکەم کرد لە ناو مەکتەبەکانەکە ئەوم کردەوە سیرەکەم بلومز تاکسۆنۆمی بەو شێوەیە بوو کە ئێستا پیشانتانە دەم بەو شێوەیە هاتە بەرچاوم سیرکەن مامۆستایان حەزەکەم سەیری ئەمە بکەن ئەمەش بلومز تاکسۆنۆمیە بەڵام کوا هەرەم کوا پلەبەندی کوا سەرەتاکەی کوا کۆتاییەکەی کوا بناغەکەی و کوانێ ترۆپکەکەی
ئەمانە بەڵگە بوو لەسەر ئەو قسەی کە من دەڵێم ئێمە لە کوردستان تەسلیمی معریفەیەکی تەکنیکی دیارکراوین کە هەڵقوڵاوی ئەزمون و ژیانی خۆمان نییە بەڵکو لەوێ چیان کرد ئێمەڵێن باش ئەوان بە سێگۆشە وتیانە مێژەڵەن سێگۆشە ئەوانتیان چوارگۆشە مەڵێن چوارگۆشە سەیرەکە لەوایە شتێکی دیکەش هەیە لەوێ خڕکراوە کە چی تا ئێستا لە کوردستانە بە خڕی پیشان نەدراوە لەوێ بازنەیی کراوە کە چی تا ئێستا لە کوردستان هەر هەڕەمەکە هین ئەکرێت برەوی پێدەدرێت و بڵاوەکرێتەوە و لێی دەرناچین بۆ لەبەرەوەی سیستەمەکەمان شێوەی بیرکردنەوەکەمان لەگەڵ هەرەم دەخوا ئێمە حەزمانە پلەبەندیە حەزمان لێیە یەکەم جار ئەوە دووەم جار ئەوە سێم جار ئەوە چوارەم جار ئەوە ئەوە تا لێرە لەم بلومز تاکسۆنۆمی یەکەم جار کامیانە یەکەم جار ڕیمێمبەرە یا کریێتە یا ئیڤالیویتە هەڵسەنگاندنە یان شیکاریە ئەنەلایزە یا ئەپلایە ئەپلای ینی بەکاربردن ینی خستنەکار پێش تێگەیشتنە لێرە بەڵام تێگەیشتنەکەت باتەوە بۆ ئیشکردنەکەت باتەوە بۆ بیرکەوتنەوە ئایا وانە مامۆستا ئاسۆ دەڵێ بە دەوری بازنەکەت دەخولێتەوە ڕاست ئەگەر مەبەستت دەخولێت ئەگەر مەبەستت لە سیستەمەکە خراپە بە دەوری بازنەکە داخولێت بەڵێ ڕاستەکەی مامۆستا ئاسۆ مامۆستایان بلومز تاکسۆنۆمی لێرە دەبینن چۆنە ئێمە تەنها ئەمەمان گرتووە یەکەم جار و دوم جار نییە مەسەلەکە یعنی کەسێک کە کرییت دەکا کە دروست دەکا مانای وان نییە پێویستی بە بیرکردنەوە نێتە گەیشتووە بە قیممە چکە من وام چەند جارم بیستوە لە پرۆفیسۆر من کات خۆی لە 2008 بوازم بەشداریم لە کۆرسەکە کرد کۆرسێکی 6 مانگی بوو مێشکیان خستین بەشتی وشک وایان باز دەکرد کە بۆ ئەوەی ئەندرستان کە ئەبێ بیرت بێ بۆی تێبگەی تۆش ناتوانی هەتا تێنەگەی ناتوانی بەکاری بێ هەتا ئەوە نەکەی ناتوانانی شەر ینی کە ئەنەما تو ئەمانە کە گەیشتی تا سەری سەرەوەی خوارەوە هیچ هەر کێشە لە لای من کێشەی هەبوو بەڕاستی بەڵام زۆرم پێ خۆش بوو کە بینیم خەڵکی هەر گوگڵم کرد ئەوانم دۆزیۆ چەنە هەر نمونەی دیکە هەبوو بەڵام حەزم کرد ئەو نمونانە پیشان بدەم کە ئەمە بۆ ئێمە لە کوردستان ناتوانین بگەینە شتێکی دیکە لەبەرەوەی ئێمە وەکو گوتم دوو کێشەمان هەیە کە یەکتر تەواوەکەن پرۆسەی معریف پەروەردەی ڕسمی ئەمە پرۆسەیەکی معریفی ڕخنەیی نییە کە تۆ ڕخنەی نەبوو نەگلەی و گازەندە ڕخنەی بۆی کە تۆ بیر لە سروشتی معریفە بکەیتەوە بیر لەو شتان لەو پرسیارن کە ئێمە لەم کۆرسە باسیەکەین و کە ئەوەت نەکرد پێ دوایە ئەوەی لە کوردستان دەکرێت قیمەتی نەبێ بزانین لە بریتانیا چی کرا بۆ ئێمە ژواب بکەین بچین بزانین لە فینلەندا خەڵک چیەکە من گەرانتیتان ئەدەمێ مامۆستامان هەیە لەم کوردستانە لەو سیستەمای مەکتەبە بەبێ مەعاشی ئەوەی لە کوردستان دەیکات سەدقاتی ئەوە باشەکە لە فینلەندا دەیکات بەڵام لە وەزارەتەوە خەڵک نانێرن بۆی چاو لە مامۆستایی خۆمان بکەن ئەچن ئەیان نێرن بۆ فینلەندا بۆی بزانین ئینشەڵڵا لە فینلەندا چی ئەکرێ نەفسی قسە من خۆم نمونەتان بدێنمەوە من چوومە بەشی ئینگلیزی لە کۆلێژی فلان لە زانکۆی فلان مامۆستا بووم بەم حازر وەکو تەتەوع دەرسمەوە بە حاڵ تۆزێ پاریان پێداون قیناکە هاتم وتم مامۆستایان باوا بکەین وان بکەین وانەکەین هەر بسمیلا وتێن نابێ ئەمە وەزارەت ئەمە نازانم چێ بێ مانگی دوو مانگی پێ نەچوو بوومە لە وەزارەت دەوێت لە بەشی مەناهیج دەستم بەکار کرد و ئیشم کرد سیرەکەم پرۆژەیەک کۆمەڵی زانکۆی ئەمریکی و لە ڕێی USAID کراسە بەشاکەم ئەو شتەیە کە من دەیڵێم بەڵام ئەمریکیەکان پێشینیان کردووە کەسێکی ئەمریکی کردوێتی جارێکی تر هاتەوە بۆ زانکۆکە هەمان ئەو قسەی من کردم هەمان ئەو پرۆژەی من هەبوو ئەوی منە قبوڵ نەکرد بەڵام لە وەزارەتەوە لەبەرەوەی ئەمریکیەکان کردویانە قبوڵیان کردەوە من نەتوانم سوێن بخۆم و سوێنیشم ناکەوێ سەدان مامۆستا من هەیە لەم کوردستانە شتی وا دەکات لە فینلەنداش ناکرێت
مەرنی هەمان شتی فینلەندا بێ بەڵام سوودی بۆ ئێرە زیاترە بەس نابێتە بنەمای منهەج نابێتە نمونە بۆی مامۆستای بۆ بنێری تو سیرکەن بۆی ئەوی ژوا بکات ئەو مامۆستایانیشمان چاو لەوان بکەن منهەجەکە لەسەرەوە ئەساسات دابنێن مامۆستا زەهرا دەڵێ مەبەستم لە کۆمەلگەمە چەقبەستویی وەردەگرێت کە زانایەکی وەرگرت کەمێک کەم نەبێت بچێ بە دوای زانایی بگەڕێت و پێم وایە بێت پەروەردەکاری ڕخنەیەمان هەیە تا ئاستێکی باشی بەڵام جێبەجێکاری و بیری نوێ نییە یاخود زۆر کەمە تەمان پەروەردەناسی ڕخنەی دەچینە سەری یعنی ئیشکردن پەروەردەناسی ڕخنەی یعنی ئیشکردن ینی هەڵوێست ئەگەر بیرتان بێ وشەی هەڵوێستم بەکارهێناوە هەم لە کۆرسەکەم لە کتێبەکەش هەڵوێست وەرگرتنە پەروەردەناسی ڕخنەی نەک خۆمەڵە قسە بۆیە بەس وەکو گوتم بەڵێ هەمانە مامۆستا هەیە ئیشەکە نمونەی باش دەکە بەڵام پشتگوێ دەخرێ مەعریفەی خۆماڵی پشتگوێ دەخرێ بۆچی پشتگوێ دەخرێ لەوروت من وایە ئەمە کە لێرە دروست دەبێ هەو نییە بێ بچین بزانین لەولا چی کراوە بزانین فینلەندا چیەکەن چونکە خۆمان زۆر لەوە بەکەمتر ئەزانین کە ڕخنە بگرین بزەبێت بۆچی خۆمان بەکەمتر ئەزانین چونکە پێمان وایە مەعریفە ئەوەیە کە ئەوان دروستیان کردو ئێمە لەسەرمانە تەطبیقی کەین بۆیە خۆمان بەکەم ئەزانین مامۆستا مەریوان لەبەر ئەوەی ڕابەری پەروەردە فێرکردن هێشتا لە چاقی پێش شۆڕشی ناهزە ئەژین و گۆڕانکاری و تازەبوونەوەی بیری مامۆستا مەریوان لەگەڵت نیم لەو خاڵە ئێمە لە پێش ناهزە ناژین زۆر خۆزگا وا بوایە ئێمە گیرۆدەی سیستەمی مۆدێرنین سیستەمی تەکنیکی عەقڵانین کە تەکنیکمان بەلاوە گرنگە ئێمە لە کوردستان هەمووی بەپێی حجرە دەست ناڵێتەوە حجرە بە بازنەی دائەنیشتن حجرە مامۆستا و تەلەبە اتفاقیان نەکرد حجرە ئێمە ئەچوون بلای مامۆستامان مامۆستا فێرمان کە دایک و باوک مناڵی ئەبرد ئەوید مامۆستا پارەشتە دەمێ فێریکە مناڵم ئەوە هەمووی چاک بوو بەهەشت بوو باش بوو نا بەڵام سیستەمی ئێستامان سیستەمی دوای شۆڕشی پیشەسازیە سیستەمی مۆدێرنە باسی ڕوانگەی تەکنیکی عەقڵانیم کرد کە تەرکیزمان لەسەر تەکنیکە ئێستا باسی بلومز تاکسۆنۆمیەکەین باسی تەکنیکەکەین باسی یەکەم دووەم سێم چوارەم باسی هەرەمەکەین ئەمە گیرۆدەی هەرەمی بلومز تاکسۆنۆمین لەبەرەوەی پێمان وایە ئەبێت لە هەرەمەکە دەرنەچێت هەرچەنە بلوم خۆی نەویتووە هەرەم وانە مەبەستەکە لەوەیە کەسانی قرار بەدەست هێشتا بەسر و کاریان مۆدرنە نا مۆدرن هەر ئەوەیە مامۆستا مەرجێ مۆدرن باش بێ ئێمە ئۆتۆماتیکی پێمان وایە کە وتمان مۆدرنتر باش نەخێر مۆدرن کۆمەڵی هەڵوێستە کۆمەڵێ مامەڵەیە مۆدرن بوون کۆمەڵێک مامەڵەیە ئێمە لە 100% مۆدرنین بەڵام هەموو شکلەکانی مۆدرنمان وەرنەگرتووە و نەمانتوانیوە تێیپەڕێنین تەسلیمی مۆدرنیتین تەسلیمی مامەڵەکانی مۆدرنێتین مۆدرن بوون مانای باشی نییە خۆی لە خۆیدا مانای باشینە مانای کۆمەڵە شتە بەس بەوەی کە ئێمە سعات 8 ئەچین بۆ مەکتەب مانای وایە مۆدرنین چونکە کێوتی سعات بۆ بە سعات 8 بێ بۆ دوای ئیش نەبێت دوای ئیش پێش مۆدرن دوای ئیش چوە بۆ خوێندن بۆ حجرە نەک دایک و باوکی بچێ ئیشکا و مناڵەکانی بچن بۆ مەکتەب ئەمە زۆر مۆدرنە ئەگینا یعنی مۆدرن بوون مانای باشی نییە مامۆستایان ئێمە کە شتێک هەڵقوڵاوی مێژوو ئەزمموی خۆمان نەبێت کە قەنەعەتمان بە خۆمان نەبێت بۆچی قەنەعەتمان بە خۆمان نییە لەبەرەوەی پێمان وایە مەعریفە شتێکە و دیارە ئیترەوەتە لە کتێبەکان هەیە ئیتر لە دەروی کتێبوو بۆ نمونە تۆ ئەچێتە سەناعە باوەڕ بەوە ناکەی ئەم وەستایە 40 ساڵە 30 ساڵە سیارە چاکەت مەکینە ئەکات و ئێستش پێمان وایە ئەبێ لە کتێبە فێربین زراعە و کشت و کاڵ ئیشی بازار نازانم لێرە بوو باسمان کردیاننا باسی بازاری کاروشتمان کرد لێرە وازەمجا هەفتەکەی تر بوو یعنی پێمان وایە کە بازرگانێک کە هەموو ژیانی بازرگانی بووە و باسی ئەحمەد ئیسماعیلمان کرد وازم لێرە بوو باسمان کردیان لەو لێرە نەبوو کاوتۆ یان لێرە نەبووە لێرە بەڵێ لەوە چێ ئەوەی خوێنەر بێ ڕاستە یعنی ئێمە پێمان وایە کە ئەوە شەڵا هەفتەی داهاتوو باسیەکەی پێمان وایە کە سەرمایەدار و بازرگان و هینی خۆمان ئەمانە احتیبارمان بۆیان نییە ئیلا ئەبێ بچی لە کتێبا بخوێنی بۆی بزانی مەڕداری چۆن بکەیت چۆن مەڕبەخێ بکەیت بزانی ئەوروپیەکان چۆن ئەیکەن ئاخرکاکە ئێمە لێرە ئەی خۆمان خەڵکمان هەیە شارەزایە بۆ ئەمانە نەچوونەتە کتێب بۆ ئەبێ کابرای لادێ گوێ لە ئەفەنیەک بگرێت پێی بڵێ چۆن بژیت ئێمە ئەگەر بەو شێوەیە بین بۆیە مامۆستاوەتی باوەڕمان بە خۆمان یەکی مامۆستاکان وتی وانە چ جۆرە کۆمەڵگەیەکین
ئێمە ئەگەر ئەم جۆرە معریفە و ئەم جۆرە پرۆسی معریفەمان هەبێت مانای وایە چ جۆرە کۆمەڵگەیەکین. ماسە شەمە دەڵێ ئەو کات وەک ئێستا هەر بەکارهێنانی پاشماوەی وڵاتان ئەبین. بەڵێ ڕاستە کەسێک کە بەکاربەر بوو مستەهلیک بوو بەرخۆر بوو ئەبێت دەمی داخاو نانەکەی بخوا ئەبێت دەمی داخاو هیچ نەڵێ. پەروەردەناسی ڕەخنەیی ئیش لەسەر پەروەردەی دیموکراتی و گۆڕانکاری کۆمەڵایەتی دەکات. گۆڕانکاری کۆمەڵایەتی کۆمەڵێ بنەمای هەیە کۆمەڵشتی هەیە هەڵوێ سوەرگرتنە تێگەیشت بیرکردنەوەی لە بیرکردنەوە خۆی چونکە هەمیشە چاوەڕێن داهێنانێک بکرێت بڵێ وەکو مۆبایل هێشتا مۆبایلی 11ەکەمان هەمووی بەکار نهێناوەڵین گیان شکر مۆبایل 14 دەرچوو باچین بەپەلە بیکڕێت